بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سێوی سەوەسلااوان لە بوارەتان باش بێت بۆ هیوایم کە تەندروستی مولاتان زۆر باش بێت و وەک هەمیشە ئەمێوارەیەش بینەری پرۆگرامی سێوی سەوز بن کۆمەڵێک زانیاریتان دەربارەی خۆ ئامادەکردن بە تایبەت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمێوارەیە لەڵی پزیشکی پسپۆرەوە پێبەخشین ئەمێوارەیەش شێف عەلیمان لەگەڵا بێت کۆمەڵێک خواردنی بەتام و بەلەزەتمان بۆ دروستەکات. شێف عەلی سڵاو لێبێ ئەم کاتەوە باش بێ اینجا بەر لەوەی کە پشمە لای شێف عەلی شێف من بابەتێک هەیە کە ئەمڕۆ ئاماژەی پێ بکەم دیارە ماوەی بڵین دوێنێ کە 8 مارس بوو دەستگای میدیایی کورسات فستیڤالی بنەوشەی ڕێکخست و لەو فستیڤالە بە خۆشحاڵیەوە لەلایەن سەرپەرشتیاری گشتیەوەش خاتوشانە زیرای محمەدە خەڵاتی پڕبینەرترین پرۆگرام لە نێو دەستگای میدیایی کورساتە بەخشرا بە پرۆگرامی سێوی سەوز من لێرەوەمەوە بڵێم کە ئەم خەڵاتە ڕاستە ئێوە تەنها منە بینن بەڵام ئەم پرۆگرامە کۆمەڵێک هاوڕێی زۆر ئازا لە پشتی پرۆگرامەکەون کاکوردۆ کە دەرهێنەری پرۆگرامە خاتو سۆنیا کە ئامادەکاری پرۆگرامە هەموو هاوڕێیانی وێنەگر بەبێ جیاوازی چونکە ئێواران ئەوان لە پشتی پرۆگرامەکەوە وێنەی ئێمە ئەگوازنەوە بۆ ئێوە هاوڕێیانی ڕووناکیە دەنگە دیکۆرە جامێ بڵێم بە شێوەیەکی تایبەت ئەم خەڵاتە پێشکەشە بە شێفەکان لەبەرەوەی ئەوان خواردنی بەسوود بۆ ئێوە دروستەکەن خەڵاتەکە بە تایبەتتر پێشکەشە بە تەواوی ئەو پزیشکانەی کێنە نێو پرۆگرامی سێوی سەوزەوە و زانیاری دروست و زانیاری تەندروستی زۆر باش بە ئێوە بەخشن و دواتریش لە کۆتاییە من خەڵاتەکە پێشکەش بەوێ ئازوو خۆشەویستەکەم کە ئێوە واتان کردووە ئێوە بینەری پرۆگرامەکەن ئێوە ئەو جوانیەتانەوە بە پرۆگرامەکە تاوەکو ببێت با پڕبینەرترین و زۆر بە خۆشحاڵیەوە لێم کە بۆ هیوایم لە ئایندەشا بتوانین زانیاری بەسوودتر خواردنی بە چێشتر و هەروەها کۆمەڵێک زانیاری بەسوود لەبارەی تەندروستی بە شێوەیەکی گشتی و ژیانکردن ببەخشین با ئێوەی ئازوو خۆشەویست و زۆر خۆشحاڵم کە پرۆگرامەکە جێی سوود و ڕەزامەندی ئێوەیە و ئێوەش بینەری پرۆگرامەکەن و دیارە لە کۆتاییشەوە ئاماژەم پێکرد سوپاس بۆ خاتو شانازی برای محەممەد سەرپەرشتیاری گشتی دەستگای میدیایی کورسات کە ئەو خەڵاتی بەخشی بە تەواوی ستافی سێوی سەوز لێرەوە دەستی ماندووبوونی هەموو هاوڕێیانمە گوشم و پێیانەڵێم کە بۆ هیوایم پێکەوە لە ئایندەیە بتوانین کاری باشتر و زانیاری دروستتر و خواردنی بەتامتر پێشکەش بە میوانەکانمان بکەین پێشکەش بە بینەرەکانیشمان بکەین دووبارە سوپاس بۆ هەموو لایەک شێف اینجا دووبارە سڵاوە لێبێ ئەم کاتۆ باش بێت تەندروستی چۆنە بەهارە لەگەڵ خۆ هێنا جارە هێشتا بەهار نەهاتوو بەهارە لەگەڵ خۆیان یخوا بەخێر دیارە سبەینێ ڕۆژی جلی کوردیە و بەداولی بردنەوە من لەبەرم نەکردو شێف لەبەرەوەی کۆمەڵێک جلم کردووە پێشکەوتی تۆ بنیش تا تاو نەبوو اینجا سوپرایزیشمانەیە بۆ بینەرەکانمان ئینشەڵا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە باجلەکانم بۆ کاتە بێ زۆر باشە اینجا پێمان بڵێ ئەمڕۆ خواردن چی ئاماداکەی سەرەتا زەڵاتەمان هەیە دواتریش شیرینیمان هەیە ئەمڕۆ شیرینیمان یان چیمان ئەمڕۆ سوپمان هەیە اینجا خواردنێکی خواردنە ڕێسیشمانە اینجا با لە زەڵاتەکەەوە لەگەڵ قسەکردنا دەست پێەکەی لە زەڵاتەکەەوە دەست پێ زەڵاتەکە دەست پێ زەڵاتەکەی ئەمڕۆمان زەڵاتی ئەنەناس دروستەکەین پێکهاتەکانی بریتە لە کاهوو ئەنەناس قارچک و زائیدەن پیاس بەڵام شێف ئەنەناسەکە ئەزانی وەمزانی پەتاتێ کوڵاوە ئاخر ڕەنگشتی لە لای منەوە گەربەی سێری کێ باوە کەڕێک ئەڵێ پەتاتێ کوڵاوە وەڵا ڕاستەکە لەم دیۆی نەگەی لەو دیۆ اینجا ببوورە ئەگەر پێکاتەکانمان پێ بڵێیتەوە پێکاتەکانی بریتە لە کاهوو قارچک باشە دواتر پیاس بەڵام پیازەکەمان کە خستۆتەنەوە ئاوەوە ئەو بەستەنیا ئاو نییە ئەوە سرکەیە لەگەڵ ئاوا تێکەڵمان کردووە ئەمە ژوە ئەکات تامی پیازەکە باڵێن تیژیەکەی نەمێنێ لە هەمان کاتە نەرمیەکەش ببەخشێ بە پیازەکە چێژێکی تایبەتی پێ ئەیە تێکەڵی زەڵاتەکەی ئەەکە ئەو شێوازە تون و تیژێکی ئێمە دایمەن ئەی خۆی ئەوە نامێنێ ئەوە نامێنێ چەند دەقەتیایدانین شێف ئەگەر بەلایانی کەم سەعاتێک تیاوێ زۆر باشە بێ سرکە و ئاو بڵێن قەبارەکان وەکو یەک بێت ڕێژەکە ئەگەر پیاڵێک بکەین بە قیاس ڕوبعێکی سرکە پیاڵەکە بە کاملی ئەو نابێ هەموو سرکەکە ڕێژەکەش زۆر نییە و ئەوەش بۆ ئەوەیەکە تون و تیژی پیازەکە نەمێنێ شێف پیاز و ئەنەناس چۆنە ئەوە زانیاریمان بڵێتێ
ئەم سرکەیە کە تۆ لەگەڵ ئاوەکەیە تێکەڵی ئەەکەی ئەمەوە ئەکا باڵانسی لەگەڵ ئەنەناسەکەیە بگونجێ و قارچکەکەش چێژێکی تایبەتری پێەیە تاقیکەینەوە تاقیەکەینەوە شتە تاقیکردنەوە نیە بێگومان تاقیکەینەوە قاچکەکە چۆن ئامادەکەیر ئاواهی یان قارچکەکە خۆی ستانداردی سەرەکی قارچکەکە پێویست ناکە گەرم بکرێ ئەتوانین ئێمە هەروە بەکاری بێنین بەڵام ئەوەیە ئێمە ڕانە هاتوین لەگەڵەوەی کە قاچک ئاوا بخورێ تەنها بەو شێوەیە هەر بەم شێوازە باڵێن سەر زۆر تەندروستە قارچک تۆ ئاوا بیخۆی بەڵام ئەوەی خۆمان پێ ڕانە هاتوین پێڕانە هاتوین باشە من ئەمڕۆ تاقیکەمەوە بەڵام ئەمڕۆ بۆ ستایلە نایکەم من کەمێک گەرمی ئەەکەین ئەم گەرمکردنش تامێکی تایبەت کەمێک گەرمکردنی زەیت و هیچ بابەتی هەر لە ناو تاوەکەی گەرمەکەین بەس گەرمێکی تۆزێک ڕەنگەکەی گۆڕ ئەیجنی اینجا گەرمێکی یان بەڵێ بەجنینەوە گەرمێکە ئەوە زانیاریەکی ترە شێف هەر ئەوە نەیە پێکاتەکەمان بۆ زەڵاتەکەمان بەس ئەوە تەماتەشمان هەیە تەماتە بۆ ناو ساوەڕەکەی بۆ ناو ساوەرەکەیە ئەم ئێوارەیە ساوەرمان هەیە باشە اینجا بە ئەمە زەڵاتەکەمان بوو اینجا پێکاتەی هیلمان پێ بڵێ شێف سوپەکەمان باشە سوپەکەم ڕۆمان سوپی سەوزەڵاتە پێکاتەکانی بریتە لە بیبەری شیرین گێزەر کوولەکە لەگەڵ سڵق بەڵێ وزائیدەن کرێمە بەکار ئەهێنین بۆ ناو سوپەکەمان کەمێک ئاڵەتی ڕەش لەگەڵ خوێ بەس ئەوە و دواتر هیچ بڵین ئاڵەت و ئیمانی بەبارات نیە شەمالی ئەمە بابەتەکانە لە ئاخیرا کەمە کەرەوزی فرەشی بۆ زافاکەی نە کەرەوزی وشک کرێم تۆپخەکە لە کۆتاییە بۆ زیاکە کاتە بابەتەکان سوورەکەی تۆ لەناو سوورەکەم و لەگە سوورکردنەوەی کە جوان سوور بۆ ئەنجا کرێمەکەی بۆ ئیزافە ئەەکەم کە کەمێکش کرێمەکە سوورەوە بوو دواتر ئاویتیەکەین باشە دواتر ڕێژەکەیمان پێ بڵە و بۆ هیوام هاوکارانم زوود ئەمڕۆ دەستی شێف علی وەرگرن لەبەرەوەی پێکاتەکانی زۆرە و بابەتەکانیش زۆرن وانیش شێف ئەنجا بینە سەر خواردنە سەرەکیەکەمان خواردنە سەرەکیەکەی ئەم ڕۆمان ساوەر بەقیمەیە با ئێوە چۆن بڵین بەرنامەکەمان تایبەتەوە با خواردنێکی کوردەواریشی تایە بێ هەم لەگەڵ بەهار و جلەکانی منی شاگونجێ ساوەر ئامادە ئەەکەین قیمەی بەکارهێنی لەگەڵ ساوەرەکە سەرەتا یەک لە پیازمان پێویستە پیازەکەژنی سووریەکەینەوە دواتر کە سوورمان کردەوە کەمێت تەماتە بەکارهێنین دۆشاویش بەکارهێنین بەڵام هەوڵین تەماتەکە تۆزێک زیاتر بێ تامێکی خۆشتری پێ ئەیە ئەمە ژوە ئاکا ساوەرەکە نەرمتر دەرچێ وەک لەوەی کە ساوەرێکی وشک بێ ئۆلای خۆمان لە شاری سلێمانی پێڵان لە پەساوەر بەڵێ بڵ ناڵین زۆر بچێتە دۆخی لە پەساوەرە چکە لە پەساوەرەکە زۆر تەڕە لە بینی ئەو تەڕوشکە حدێکی نۆرماڵی پێین کە ئەمەش بۆ هەرسی ئێمە باشترە وەک لەوەی کە ئێمە بە وشکی خواردن قیمەکە سوورەکەیتەوە بەڵێ قیمەکە لەگە پیازەکە جوان سوورەکەینەوە دواتر تەماتە و بیبەری تونی بۆ ئیزافە ئەکەین لەگەڵ بیبەری شیرینە کە ئەمە جوان سوور بۆ دواتر کەمێک دۆشا و دواتر ساوەرەکە سوورەکەینەوە هەمان قیاسی خۆی ئاو بەکارێنی واتە بەم قاپە ساوەر بۆ قاپە ئاو بەکارێنین چکە ساوەر کاتی کەمتر ئەوێ بۆ ئامادەکردن وەکو برنج نییە کاتی زۆر کەمەوە بەڵێ هەردووی ئامادەبوونی دەدەقی من ئەڵێم لە شێفیا بۆ ساوەر کەس لە من شێفتر نییە بەس ئەم بۆ تاقیکەمەوە ئەگەر شێوازەکەی تۆ دروست و خۆشتر بوو دیارە تەکنیکەکەی منیش هەر تقریبان بەو شێوەیە بەڵام من هەندێک کات لە جاتی قیمە گۆشتی تێکەم هەندێک جارێ هەر هیچی تێناکەم توانی لە تکەنۆک بەکارڕاستە ئەمەش تامێکی خۆشی لەگەڵەوەشە تەماتەکەش هەر زیادەکەم هەندێک جار و نازام هەر ئەو بابەتانەیە هاوکاران ماڵێن کشمیش زیادەکەی نەخێر کشمیش لەگەڵ ساوەریان نەویتەوە بڵێ زۆر باشە ئەنجا ڕۆنی کوردی بەکارێنی ئەمڕۆ ئەمڕۆ ڕۆنی کوردینەوەڵە ڕۆنی کوردین بەکارنێنەوە بەڵام ڕۆنێکی زۆر خۆش بەکارهێنین ڕۆنی خۆش باڵێن تۆ بەوە ناسراوی کە خواردنەکانە تەندروست ڕۆنە خۆشەکەش بە هەمان شێوە تەندروستە هەم تام و چێژێکی تایبەتشی هەیە ڕۆنی چی بوو شێف ئەمان ڕۆنی حلەیە ڕۆنی حلە بوو ڕاستە تاموچێژی زۆر تایبەتە بەخشێت بە خواردن و زۆر جاریشەیە لە کۆتایی چێشلەرانەکەیە یەک تۆز ئەخەنە ئەوە بۆ ڕۆنە کوردیەکە زۆر تایبەتە بێ لە ئەخیری کە ئامادە ئەبێ یەک کەوچ بکەینە ناوی ئێستا ساوەرەکە ئامادەکەین بەم شێوازە پیازەکەی بۆ ئەژنین اینجا شێف ئەمان بۆ پێکاتەکانمان بوو وردەوردە بەجێتە هێڵم باش نیە اینجا پێم بڵێ هیچ ئامادەکاریت کردو بۆ مانگی ڕەمەزان هیچ پلانی خۆتە گۆڕی وە بۆ نان خواردن بۆ وەرزشکردن ئەوە هیچەوە ڕۆتینی ژیانی منە وەرزشکردن و ئەم بابەتانە ئەوە منە شتێکە ڕۆتینی ئەو بەردەوامی ئەەکەم ئینشاڵڵا پلانمان هەیە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵە پرۆژەی تایبەتمان بەدەستەوەیە ئینشاڵڵا کاروبارەکانی خۆ بەڕێکی بەڕێوابێ ئەی پێم بڵێ وەکو شێفێک هیچ لە خواردن و لە ژیانکردن ئەگۆڕیت یان نە
من والله هەروکو خۆیە هیچ ناگۆڕێت. هیچ شکە ڕۆتینەکەم خۆی عیبی نییە لەگەڵ خواردنی بەربان و پارشێوا چۆنی هەردووکی ئەخۆیت من بەڵێ بەڵام زۆر ئەوەی ئێواران ڕێژێکی باش زەڵاتە و سوپ کامە زۆر پێویستە ئێمە ئێواران بیخۆین و زائیدەن پاش شێوان خواردنێکە خۆم کە بتوانێت گەدەم بە تەواوەتی پڕکە هەم بە توینێتی و هەم بە برسێتی نەمهێڵێتەوانە. زۆر باشە دواتر بزانین کە تەکنیکی شێفەکان بە تایبەتی شێف عەلی کامڕۆ لە لای ئێمەیە بزای چییە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان اینجا لەگەڵەوە شاعچینە لای زۆر بەڕێز دکتۆرە سیما سۆران کە بەڕێزیان خوێندکاری ماستەرن لە کلینیکی خۆراکە باس لە ئەو گۆڕانکاریانەکەین کە لە مانگی ڕەمەزانە پێویستە ئێمە بە ئەنجامیان بکەین تاوا لە دکتۆرە سیماکەم فەرمێتە لای من دکتۆرە گیان زۆر بەخێر بێی سڵاوە لەبێ زۆر بەخێر بێ تەندروستی و چۆنە زۆر سپاس دەروون خان ئێوارە لەگەڵ خواردن نابێنێت چۆنە باشی ئەگەر بزانین چی لەگەڵ دروستکردنیان لەگەڵ خواردنیا باشی زیاتر لە خواردن هەردووکیان بە زیاتر خواردن ئەمڕۆ شێف کۆمەڵە خواردنی زۆر تایبەت دروست دەکات ئێمە پێکەوە داوەتی شێفە بین زای خواردنەکەی چۆن ئەگەر خۆش بوو لە ڕەمەزان دووبارەیەکەینەوە باش دووبارە بەخێر بێ دکتۆرەگیان مانگی پیرۆزی ڕەمەزان بەخێر بێت دیارە ئیتر تەنها بەیانیمان ماوە بۆ ئەوی کە بتوانین بە ڕۆژ ئێمە خواردن بخۆین ئینجامەی پرسیارەکەم لێرەوە دەست پێ بکەم ژیانکردنی ئێمە بۆچی ئەبێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بگۆڕێ واتە چ شتێک ئەبێ بگۆڕێت بۆ ئەوەی کە ئێمە تەندروست بین و لەگەڵەوەشە وەکۆڵێن تۆزێ هەز بە برسێتی و بەتوینێتی کەمتر بکەین بەڵێ سەرەتا سڵاو لێ بە دووبارە ئێوارەتان باش ئێوارەی سەرجەم بینەران باش ئەمە دەستخۆشی لە بەڕێست و تەواوی ستافی پرۆگرامەکەت بکەم بۆ سازدانی ئەم دەرفەتە هیوادارم توانین پرۆگرامێکی پڕچێژ و زانیاری پێشکەش بە بینەران بکەینم ئێوارەیە لە پرسیارەکەت دەست پێ بکەم کە بۆچی ئەبێ ژیانمان بگۆڕین چونکە شتە بەرچاوە وەڵامە ئاسانەکە بۆ هەموو کەسێک ئەوەیە کە ئێمە لە ڕۆژێکا سێژەم ئەخۆین بەڵام ئەوە کەم ئەبێتەوە بۆ دووژەم و لە لای هەنێک کەسیش بۆ ژەمێک لەبەرەوە ئەمە سەرچاوی سەرەکیە جوابی سەرەکی ئەو پرسیارێکە بۆچی ئێمە ئەبێ شێوازی ژیانمان بگۆڕین بەڵام لەوە باشتر لەوە سەری با بڵێن بەهێزتر ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین ڕابین لەگەڵ ئەو ژیانە لەگەڵ ئەو گۆڕانکاریەیە بەڕاستی خۆ ئامادەکردن بۆ مانگی ڕەمەزان و بەپی ئەو گۆڕانکاریانی کە لە ژەمەکانمانە ڕوئەیە ئەتوانین ئێمە بکەین بە دوو قۆناغەوە قۆناغی یەکەم باس لەو کاتە ئەکەین کە پێش دەستپێکی مانگی ڕەمەزان ئێمە ئەتوانین وا لە خۆمان بکەین ڕابین هەتا کاتێکە مانگی ڕەمەزان دەستی پێکرۆک و جەنا بدوت ئەو زۆر ڕوبەڕووی سترێس و برسێتی و بێتاقەی و بێتوانایە اینجا ئێمە ئەگەر بتوانین ئەو دەرفەتەمان هەبێ پێش مانگی ڕەمەزان ئەو خۆڕاهێنانە بکەین زۆر باشە خۆڕاهێنانەکە چۆنە بەڕاستی لە ئێستا ئەو مەجالە نەماوە چونکە وەکوتت یەک دوو ڕۆژێکی ماوە ڕەمەزان دەست پێەکە بەڵام بۆ ئێمە بە شێوازێکی گشتی باسی ئەەکەین ئێمە دایمەن بە هاوڵاتیان ئەڵێن ئەگەر چەند ڕۆژێک یان هەفتەیەک پێش دەستپێکی مانگی ڕەمەزان تۆ بتوانیت خۆدوا لێ بکەیت کە چۆنەڵی گەدەت ڕابێنی بەچی بەوەی کە ئێمە با بڵێن بە شێوازێکی عام ئێمە سێژەم لە ڕۆژێکە ئەخۆین ئەو سێژەمە با بڵێن ماوەی بینی ژەمەکان ئەگەر 3 ساعتە 4 ساعتە بیکەینە 6 ساعت یا بیکەینە 7 ساعت کاتێککە ئێمە مەسافەی بینی ژەمەکان زیاد ئەەکەین و لە بەرامبەرە ئەو ژەمانی کە ئیخۆین سووکە وا لە گەدەمان ئەەکەین چۆنەڵی چێشوێکی بۆ ئەخین کە بۆ دەستپێکردنی مانگی ڕەمەزان ئەو کێشەیەمان نەبێت بێگومان ئەمە بۆ کەسانێک با بڵێم کە ئەو توانایان هەیە لە ئێستا کە با بڵین مەجالەکە نەماوەیتر لە ڕەمەزان نزیکە بینەوە دەست پێ ئەەکەین چۆن خۆمان ڕابێنین بەرامبەر ئەو گۆڕانکاریە ئەوەیە کە بتوانین خۆراکێکی تەندروست هەڵبژێرین لە مانگی ڕەمەزانە کە ئەڵم تەندروست دەرخان تەنها مەبەستم لە کوانتیتی لە عەدەد و ژماری زۆری خواردن نییە بەڵکو لە کواڵتی و لە با بڵێن بەرهەمی ئەو خۆراکیانەیە کە لەناو خواردنەکە هەیە ئەمە وامان لێ ئەکا گەدەیەکی تەندروست و گەدەیەکمان هەبێت کە کردداری هەرز بۆی ئاسان بێت ڕوبڕی ئەو سترێس و بێتاقەی و بێتوانەیە نەبینەوە کە با بڵێن بەبوونی بێخۆراکیەوە ڕۆمان تێکا. دیارە ئەگەر شتەکە کەمێک ئاسانتر بکەین ئێستا کەسانێکن جگە لە مانگی پیرۆزی ڕەمەزان کاتی تریش خۆیان فاستینگەکەن خۆیان بە ڕۆژوو ئەبن و ئاماژە بەوەکەن کە بابەتێکی زۆر گرنگە بۆ ڕزگاربوون لە ژەهری ناولەش و بۆ ئەوەی کە بتوان تەندروستێکی باشمان هەبێت دیارە منەمەوێت باس لە ئەو ماوەیە بکەم کە ئێمە تایە بە ڕۆژوین بۆ کاتی کە بۆ نمونە ئێمە بەربانگ ئەەکەینەوە تاوەکو کاتی ئێمە هێڵین پارشێ و هەڵئەسین و خواردن ئەخۆین لەگەڵۆشە کەسانێکی تر هەن ڕەمەزانیش نییە بەڵکو ئەم بابەتە بە ئەنجامەگەێنن کەواتە خۆی لە ڕووی تەندروستیەوە ڕۆژوو کاریگەرێکی لەسەر لەشی ئێمە هەیەواتە بۆ منە لە ئێستای تر ئەوزام ڕۆژۆکەمان زۆریش نیە لەوانەیە ئەو پەڕی سیانزە کاتژمێرونی و هەر ئەوەندەیە و کەسانێکی شەنەڵێ نەمە فاستینگەکەین بۆ ماوەی 12 کاتژمێر هیچ بابەتێک ناخۆین چ جیاوازێکیان هەیە دووبارە بەڕاستی ڕۆژوو
جا لەلایەنە دینەکەی کە بەرزی پیرۆز نەخشێنین ئێمە وەکو مسلمان و ئیسلام بێگومان حکمتێکی تیا کە خۆی گەورە ئەم ڕۆژوەی هێناوە هەر ئێستا وەکو خۆت باسی کرد ڕۆیەکێ لە پرۆگرامەکانی دایت و ڕێژیم کە لە ناو خەڵکە باوە ئینتەرمیتن فاستینە ڕۆژووی کچڕ و ڕۆژووی زانستی کە خەڵکانێکی زۆر ئەیکەن. بەڕاستی کاتێککە ئێمە بە ڕۆژوو ئەبین هەروەکو وتم با بڵێم جیاوازەکەی لەگەڵ با بڵێم ڕۆژانی ئاساییە ئەوەیە کە تەنها کەمبوونەوەی ژەمەکانی خۆراک نییە بەڵکو چەند شتێکی تری شەیەکاری دەکەی وەکو ئەو ئاکتیڤیتیانەی ئەو با بڵێم کار و چالاکیانی کە لە ڕۆژا بەسەری ئەبین هەتا خەوەکانیشمان ئەگۆڕێت لە مانگی ڕەمەزانە. جا زۆر گرنگە ئەگەر هات و ڕۆژۆکە تۆ لەلایەنی دینیەوە بێت یان ئەو تا بۆ ینی بەدەر لە ڕەمەزان با بڵێم کە تۆ هەر بە ڕۆژوو ئەبیت دایمەن من ئەڵێم ئەتوانین ئێمە ڕەمەزان ئەم ڕۆژۆک و دەرفەتێک بەکار بهێنین باشە ینی چونکم ئێمە وامان لێ ئەکا وەکو وتت 12 سعات ناخۆین ینی وامان لێ کا بتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین لەسەر ئەو خواردن و خواردنەوانی کە ڕۆژانێک خواردومانە و ئێستا نایخۆین ئیرادەمان بەخۆت ئەکا کەواتە ئەتوانین وەکو هەلێک وەکو دەرفەتێک بیڕەخسێنین کە بتوانین ئەسڵەن سوود لەوە ببینین کە ئەو خوانەی کە خۆخراپانی کە لەسەر خواردن هەمان بووە وەلاوەینێن هەتا بە جۆرێکیوە کە لە دوای ڕەمەزانی فەر لەسەر ئەم پرۆگرامە بەردەوام بین بێگومان کاتێککە ئەو ماوە زۆرە بە ڕۆژوو ئەبیدەوە بتوانانی خواردنێکی تەندروست لەو مەسافەی کە بۆت هەیە خواردن خۆی بە ئەکیدی وایە و ژەهرێکی زۆر لەش ئەکاتە دەرە و سوودێکی تەندروستی زۆری هەیە بەڵام دووبارەی ئەەکەمەوە ئەویش بە کاتێک ئەبێت کە بتوانانی لە هەڵبژاردننی خواردنەکانە خواردنێکی تەندروست بەکاربهێنێت. بێگومان باس لەوە شەکەین بەڵام ئەمەیە پرسیاری ئەوە بکەم بەر لە پرۆگرامیش ئاماژەت بە هەندێک بابەتی جیاواز کرد ئەویش بۆ نمونە کەسانێکان پاشێو ناکەن کەواسە ئەو کەسێک کە لە بەربانگەوە نان ئەخوات ئیتر هیچ بابەتێکتر ناخواتەوە هەتاوکو بەربانگی دواتر کاتە نزیکەی 24 کاتژمێر تەنها لەوانەیە ئاوش لەمەنی و با بڵێن شەربەت و ئەم بابەتانی بخە بەڵام ئەمە دروستە بۆ لەشی ئێمە دەست خۆش دەروخان بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆرە و زۆر من لە خەڵکم بینی و ئەڵێ من پاشێو ناکەم لەبەرچی لەبەر ئەوەی کە کێشی لەشم داگرم ئەڵێ تەنها بەربان ئەەکەمەوە لە دوای ئەوە من پاشێو ناکەم مدەیەکی زۆر بە ڕۆژوو ئەبم بۆ ئومێدێکە کێشی لەشم با بڵێم دابەزێ بەڕاستی لە ڕووی زانستی و تەندروستیەوە ئێمە باسی ئەەکەین کە ئەم شتە نەک بە تەنها ڕاستنی و کێشی لەشدا ناگرێت بەڵکو پێچەوانەکەی احتمالی هەیە کێشی لەشیش زیاتە جا ئەمە چۆن لەوانەیە شتێکی تازە بێ بۆ خەڵک ئەمە باسەکەین ئەڵین لەوانەیە کێشی لەشی زیاتە ئەگەر پاشێونەکەی ئەمە چۆن چۆنی ڕوونەکەینەوە ئێمە کاتێک وەکو خۆت وتت بەرپان ئەەکەینەوە نان ئەخۆین لە دوای ئەوە مدەیەکی زۆر نان ناخۆیت ئەم باسی کەسێکەکەین کە پاشێو ناکە یعنی ئەگەر ئێمە لە ئێستا یەکێک پاشێو بکە 12 بۆ 13 سعات بە ڕۆژوو بێ ئەو لەوانەیە 16 بۆ 18 سعات بە ڕۆژوو بێت کەواتە مدەیەکی زیاتر لە من بە ڕۆژوو ئەبێت کە پاشێو من ئەەکەم ئەو نایکە باش ئێمە سیستمی لەشی ئینسان سیستمی ئەداپتیشنی هەیە واتە خۆگونجاندن و خۆڕاهێنان لەش واتی ئەگات لەگەڵ ئەو ژینگەیە خۆی ئەگونجێنێکە پڕ سترێسە واتی ئەگات کە ئەو خۆراک و خواردنەوەیە وەرناگرێت لەبەر ئەوە چی ئەکا لە بەرامبەر ئەمە ئیشەکات ئیشەکەی چیە ڕێکی میتابۆلیزم کەم ئەکاتەوە کە میتابۆلیزم کەم بۆیەوە واتە وزە کەمتر یعنی دەرئەچێت بەڵێ وزە کەمتر سەرفەکە ئێمە یعنی مهمترین هۆکار بۆ دابەزاندنی کێش سەرفکردنی وزەیە ئەو بە پێچەوانەوە وزەکە کەمتر سەرفەکە کاتە ئەمە لەلایەک بۆ هۆکاری ئەوەی کە کێشی لەشی دانەگرت لەلایەکی ترۆ بۆچی قەڵەومان ئەکا احتیمالە لەبەر ئەوەی تۆ کاتێککە 16 بۆ 18 کاژێر بە ڕۆژوو ئەبی ئەکید زۆر زۆر زیاتر برسید ئەبێ وەک لە کەسێک کە 12 و 13 کاژێر بە ڕۆژوو بێ بە هەڵپەیەکی زۆر کاتێککە بەربان ئەکاتەوە مجموع خواردنێکی زۆر زۆر ئەخوا لە بەرامبەریان ناتوانێت هیچ ئاکتیڤیتێک بکە و لە بەرامبەریان لە ڕۆزانستەکە شێوە گەدا چی ئەکات ئەڵێ مادەم لە دوای ئەم کاتە زۆرە ئەو خواردنم بۆ هاتووە زۆر بە خێراتر چاورەکان ستۆرەکە و ئەبێتە باوەڵەمانی خەزنی ئەکا و ئەبێتە خانێ چوری و ئەبێتە هۆی قەڵەو بوون ئەوە من دایمەن ئەڵێم کە یعنی پاشێوکردن زۆر 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 گرنگە جوارە بۆ کەسێک گەگەر لوقمە قازی بخوات و شەربەت بخوات و شکرێکی زۆر بخوات و ینی ئەم بابەتانش لەوانەیە بۆ نمونە ئێوارەکەی گەر کفتەیەک بخوات و ونیە بابەتێکی زۆر زۆرن تۆ کە ئاماژەت پێکرد زۆر باشە دکتۆرە کەواتە با لە بەربانگەوە بۆ تەندروستێکی باش دیارە ئەمڕۆ پرۆگرامەکە کە باز لەم بابەتاناکەین بۆ ئەو کەسانە نییە کە نەخۆشی درێژخایانیان هەیە بۆ نمونە کەسانێکە شەکرانەیە زەختیان هەیە یاخود بەتەمەنن زۆر جارێ لەگەڵم بابەتەش ڕاهاتون ئەگەر پیان بڵێ بەڕۆژومە بن لەبەرەوەی تۆ حەبت هەیە بڵین دەرمان هەیە لەوانیان عاجز ببن یان تووڕە ببن دکتۆرای ناتوانانی ئەوان لەگەڵ بکەی بەڵام ئێستا من پرسیارەکەم بۆ ئەو کەسانەیە کە تەندروستیان باش ئەویش نەخۆشێکی درێژخایانیان نییە
ئەو کەسانی کە بەربانگ ئەکەنەوە دروست وایە بە ئاو بێت ڕاستە و ڕێژێکی زۆر ئاو بخۆنەوە بەڵام ئەڵێ خواردنەوەی ڕێژێکی زۆر ئاویش ئەمەش هەرگرفت بۆ لەشی ئەمە دروستەکە کەواتە دروستترین بابەت چییە؟ سەوزەیە، میوەیە، ئاوە کەم بابەتێک کە ئێمە ئەبێت دەستپێک لە بەربانگە بۆی تەندروستێکی باشمانە بێ کێشمان زیاد نەکات. بەڵێ بە شێوازێکی گشتی ئێمەوەکو جەناب بدوتت باسی ئەکەین بۆ ئەو کەسانی کە تەندروستیان باشە چکە ئەو کەسانی ترکەوتمان نەخۆشی درێژخانە هەرێکیان پرۆگرامێکی خۆراکی جیاوازیان هەیە و پێویستە لەژێر چاودێری پزیشکا بێ بە شێوازە ئامەکەی خەڵک ئەو خەڵکانی ئەو کەسانی کە تەندروستن باسی ئەەکەین تەندروستترین با بڵم ڕێگا بۆ شکاندنی ڕۆژوو ئەوەیە کە یەکەم شت بەدەنکێک خورما بێت بۆچی خورما باس ئەەکەین لەبەر ئەوەی خورما یعنی شکلێکی سروشتی تایە و ئێمە تەواوی ڕۆژەکە کە بۆ ڕۆژوو بوون شەکرەماندا بەزیوە ویزەمان کەم بۆتەوە تاقەمان نییە کاتێککە ئەو خورمایە ئەخۆین زۆر بە خێرایی ئەو تاقەیە بە دایرکت یادە بەڕاستەوخۆیی بەرز ئەبێتەوە باشە لە دوای خورماکە نیو پەرداخ یان پەرداخێک ئاوی شلەتێن یان شەربەتێک با بڵم کە لە ماڵەوە دروستمان کردو بە هەر میوەیەک کە هەیە لە ماڵەوە باشە بیخۆینەوە لەوە زیاترنا لە سەهۆڵ ئاگاداری ئەوە بێگومان چونکم ئاوی سارد و شەربەتی سارد کارەکاتە سەر کردداری هەرس لە بەر ئەوەیە لە دوای ئەوەیەکێکە لە هۆکارەکان بۆ ئازاری گەدە لە دوای بەربان ئەوانەی کە زۆر بڕێکی زۆر ئاوی سارد و شەربەتی سارد لە دوای ئەوە ئەتوانین بە سوپێک هەر بە هەمان شێوە سوپەکەەوە باشترە دەستکرد نەبێ ئەوانەی با بڵم کە ئەکڕێ بەڵکو لە ماڵەوە بە هەر سەوزەیەک بێت کە هەبێ دروستکرابێ تا ئێرە ئەوەستین ئێمە باشە لە دوای ئەوە نوێژ ئەکەین یان ئاکتیڤیتیەک ئەکەین ڕێگا و ڕۆشتنێک تقریبان ئەگەر خۆمان بگرین 15 دقه بۆ نیو سەعاتێک هیچ نەخۆین لەم بینە لە دوای ئەوە دەست بکەین بە مین میڵەکەمان خواردنە سەرەکیەکەمان بۆچی چونکم تۆ ئەم مدە زۆرە کە نانت نەخواردووە گەدت ئێستا یعنی با بڵێن کە ئەو بڕە خواردنە تەندروستی تێکی خۆی ڕائەهێنێ ئامادەکاری ئەکا بۆ ژەمی دوای ئەوە بەس تۆ بیت و یەکسەر بەنان و برنج و با بڵێن بە زۆری شیرینی دەستکرد ڕۆژۆکەت پشکێنی بەڕاستی ئەمە کێشە دروستەکە بۆ کە دەرفەت بێ پرسیارێکی تر بکەم بۆ ئەو کەسانی کە کێشی لەشیان کەمە بەڵێ باشە دکتۆرە ئەگەر نمونە لە خۆم و کەسانێکی تریشەوە باز بکەم لەوانەیە هەندێک لەو بابەتانەی تۆ ئاماژەت پێکرد بۆ نمونە من کە ڕۆژۆشکێنم یەکسەر ئەمێت بە ئاو ڕۆژۆکەم بشکێن و ئەگەر هاتوو با بڵێن سوپێکم خوارد دواتر من گەدەم پڕ بووە حەزم بە خواردنە سەرەکیەکە نییە ئەگەر هاتوو من پەرداخێک ئاو یاخود کەمێک شەربەتم خواردەوە و یەکسەر دەستم کرد بە خواردنە سەرەکیەکە ئەمە گرفت بۆ گەدەم دروست ناکە خۆ بڵم بۆ ئەو کەسانی کە بۆ نمونە ئاەوێت کێشیان بەرزکەەوە یاخود کێشیان دانەوازێ بەڕاستی لە هەردوو بارەکە کێشە دروست ئەکا کێشە دروست چونکم بۆچی وەکوتمان ئێمە مودەیەکی زۆر نانمان نەخواردووە 12 بۆ 13 ساعاتێک نانمان نەخواردووە گەدەمان گرژ بووە لە هەمان کادا ترشەڵۆکێکی زۆر زۆری ڕشتووە اینجا بیرمان نەچێت سەرەکی ترین لەو شتانێک کە با بڵێم کێشەکە دروستەکە وەکووتت بۆچی تۆ جاریوال دوای پەرداخە ئاوکە نانم بۆ ناخۆ یا لە دوای شۆرباکە بۆچی خێرا خواردنی خواردنێکێکە لە هۆکارە سەرەکیەکان یعنی ئێمە تاوەکو خۆمان بگرین ڕاستە زۆرمان برسێ لەو کاتە بەڵام هەتا بتوانین خۆمان بگرین و بە هێواشترین جۆر خواردنەکان بخۆین لەگەڵ یا جوینی زۆری خواردن سیر ئەکەیت ئەتوانی یعنی بڕێکی زۆر تەندروست خۆی بەبێ ئەوەی ئازاری گەدە و کێشەی هەرسێ بۆ دروستکە بەڵام کاتێککە بە خێراییان ئەخۆین یانی یەکەم بیدایەتمان وەکو تۆ ئەتیادیە بە تۆزێک ئاو بیشکێنی ڕۆژوەکەت بەڵام بە دووسێ پەرداخ ئەو بیخۆیتەوە بە ئەکیدی دوای ئەوە هیچت بۆ ناخرێت زۆر باشە اینجا لەگەڵ هەموو ئەمانەیە بە هەندێک زانیاریش بین بۆ کەسانی کە بەتەمەنن یاخود نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەم شێوازی ڕۆژ و شکان نەبوو ئەوانیش دروستە بەڵام لەگەڵ ئەوەشا لەسەر سفرە و خوانەکان ئەبێ ئاگاداری چ خواردنێک بن یاخود چ بابەتێک بن چکە ئەو کەسانی بۆ نمونە نەخۆشی شەکرایان هەیە لەوانەیە کە بە ڕۆژوشە بن ئەم کاتژمێرە زۆرش بڵین هیچیان نەخواردو لەگەڵیشی ئەبێت کە دواتر چارەسەری ژوەرکردن و حەبەکانیشان یەکسەر بخۆن بەڵام لەگەڵ هەمومانە ئەمای شەکریان دابەزێ ئاسایی ئەوان شیرینی بخۆن برنج بخۆن وە بەڕاستی بۆ شتەکە زۆر لە خەڵکیش پرسینەکەی ینی خەڵکیش نەتۆقێن خۆی ئێمە ئەو بابەتی نەخۆشی درێژخانەکان بە شێوازێکی گشتی هەر نەخۆشێکی درێژخان بێ ئەتوانی بۆ مانگی ڕەمەزان بکەینە دوو جۆر جۆرێکیان ئەوانن کە نەخۆشی درێژخانەکان کۆنتترۆڵە باشە و ئەتوانن بە ڕۆژوو بن جۆرەکەی تریان ئەوەیە کە ناتوانن بە ڕۆژ بێگومان ئەمە لەژێر سەرپەرشتی و بڕیاری پزیشکی پشتۆڕا من ئەڵێن باشە ئەوانەی کە گریمان شەکرا یان بەرزەفشاری خوێنیان هەیە یان هەر نەخۆشێکی تر و پزیشکی وتون کە ئەتوانن بە ڕۆژوو بن باشە ئەتوانن بەو ژەمە تەندروستێکی ئێستا من باسم کرد ڕۆژۆکەیان پشکێنن بەڵام ئەبێ هەنێک پوینت هەیە لەمانە زیاتر لە کەسێکی ئاسایی ئاگاداری بن بە نمونە گرنگترین شت شیرینیە دەستکردەکانە
یعنی لەگەڵ ئەوەی کە خۆی کێشەی ئەو شیرینیانش ئەوەیە کە یعنی وا کار لەسەر برین لەسەر مێشکمان ئەکاوە ئەکەوەکو مدمین هەتا دانەیە کە خۆی حەزەکەی بیکەی بەدوان حەزەکەی بیکەی بەسییان یعنی ئەمە کێشەیە بەڕاستی بۆ ئێمە یعنی ئەبێ ئاگاداری ئەو شیرینیە دەستکردانە بن بە تەواوەتی خۆیان کەسانی ئاسایی ئەبێت بۆ کەسانی ئاسایی ئەتوانین بڵێن زۆر کەم با بیخۆن یعنی با بڵێن بیخینە دوای یعنی هەتا خواردنە پڕ بەرهەم و تەندروستێکە وەستا بێ ئەویش با بخۆن ناڵم شتێک بۆ پێکەنین بگەرمەوە کەسێکە ناسم کە ئەوەندەی حەز لە لوقمەقازیە ئەوانەیە دکتۆرە بۆ توش بۆ بینەرانی شتێکی سیر بێ بەڵام هەشت لوقمەقازی بە دوای یەکال لە ماوەی تقریبن لەوانەیە بڵام هەمووی نیو کاتژمێری پێنەچوو چۆن خواردی نازانم ئافێتی بێ بەڵام هەم ڕێژەی شەکرەکەی زۆرە هەم با بڵێن بابەتێکی دەستکردیشە ئاسایە وەکوی مەڵین دایمەن بابەتەکە لە بینەران و لە خۆشمان و لە ئەو کەسانی کە بینەری پرۆگرامەکان قورس ناکەین ینی ئاسایە لەوانەیە گەرێمە دانێ لوقمەقازی بخۆینە بەڵام ئەو بڕە زۆرە و دواتر چ کاریگەرێکی لەسەر جەستەمانە ئەی تەمان یعنی خۆی ینی مەسەلەکە چۆنیە دەڕۆخان ئێمە بۆی ئەڵێن دایمەن خواردنی شیرینی و چەوری زۆر خۆتی لێ بەدرگوۆ یعنی ئەگەر یەک لوقمەقازی کەسێکی تەندروست بیخوا کێشەیەکی وا دروست ناکە بەڵام کێشەکە چییە یعنی ئەمە لێکۆڵینەوە سەلماندوێتی ئەو خواردنە زۆر شیرینیانە زۆر هایلی پەڵەتەبڵ فودی پێ ئەڵێن ئەو خواردانی کە تام و چێژێکیان هەیە بە شیرین و بە چەوری ئەڵێ هەمان با بڵێن بەشی مێشک کە نیکۆتین و کە کۆکاین و ئەمانە یعنی ئیشی لەسەر هەمان بەش لە مێشکە ئاکتیڤەکە وای لێ کەسەکە مدمین ئەبێ لەبەرەوەی وەکو تۆ ئێڵی هەشدانی خواردووە بۆچی چونکم ئەو جسمی یعنی داوای ئەکا لەبەرەوەی ئێمە ئەڵین زۆر کەم ئەگینا خۆ بۆ کەسێکی ئاسایی کە شیرینی یان چەوریەک بخوا بە بڕێکی کەم کێشەیەک دروست ناکە بە مەرجێک کێشەی تەندروستی نەبێ ئەو کەسە بەس ئەوەیە کە بتوانێت کۆنتترۆلی کا و زیاد نەخوا زۆر باشە میوەش لە مانگی ڕەمەزانە بابەتێکی زۆر گرنگ زۆر گرنگە لەگەڵ سەوزە زۆر چاکە ئەو بێگومان شێفیش خەریکە خواردنەکانی تاوا بێ و بابەتەکەی من لای شێف تایبەتە بێت بە خواردنی میوە و هەروە سەوزە لە کاتی گونجاوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەسە لەگەڵ بینەرەکانمان وچانێک کردووەرەگرین و بەردەوامین فەرموو ئازانیما دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵ دکتۆرە سیما هاتوینەتە لای شەفعەلی و خواردنەکانیشی خەریکە تاوا بێ دووبارە سڵاوتان لەبێ ماندوونەبن سوپمان هەیە زەڵاتەشمان هەیە ئەو دوو بابەتێک کە ئاماژەت پێ کرد بۆ کاتی بەربان ئەنجا ئەکرێت ناو سەلاجەکەی ئێمە هەرچێکی تیابێت بکەین بە زەڵاتیان بکەین بە سوپ یاخود نەخێر هەندێک بابەت هەیە لە مانگی ڕەمەزانە ئەکرێت زیاد بکرێ بۆ نەخیار و تەماتە و بابەتانی کە سوودی هەیە بۆ لەشی ئێمە بەڵێ بەڕاستی من هەروەکو سەرەتاش باسم کرد قەت عادەت کوانتیتی لە خواردنا زۆر گرنگ نیە ئەوەی کوالتی و بەها خۆراکی خواردنەکە گرنگە یعنی ئەگەر ئێمە بتوانین کۆمەڵێک لەوانەیە بە یەک دوو خۆراکە با بڵێن بەهایەکی تەندروستی و بەهایەکی پرخۆراکی زۆرتریان هەیە بتوانین زۆر لەوە زیاتر سودمەند بین وەک لەوەی 6 خۆراک کۆ بکەینەوە ئەو خۆراکانی کە با بڵێم تەندروستە و کە ئێمە بتوانین بەربانگی پێ بکەینەوە طبعاً ئەم خواردنانی کە ئەمڕۆ شێف دروستی کردووە هەمووی تێکەڵەیەکن با بڵێم لەو خۆراکانە خۆشبەختانە بەڕاستی ئێمە خۆی بە شێوازێکی گشتی ئێمە مرۆڤ ینی وزەی خۆراکی لە 3 سەرچاوی سەرەکی خۆراکە وەرەگرێ کە ئەوش کاربۆهایدریت و چەوری و پرۆتینە باشە ئێمە ئەگەر ئەمە لەلایەنە کیمیایی و زانستێکی ئەگەر بکەینە لایانی عملی بۆ خەڵک بڵین کامانەیە کاربۆهایدریت ئەوەیە کە با بڵێم لە دانەوێڵە و لە برنج و گەنم و جۆ و ساوەر و شۆفان و ئەمانە هەیە و پرۆتین ئەوەیە کە هەرکو ئەمە لە با بڵێم لە قارچکا هەیە لە گۆشتا هەیە لە شیرەمەنیا هەیە لە هێلکایە هەیە و چەوریش دوو بەشە چەوری سوودبەخش و ناسوودبەخش چەوری سوودبەخشەکان ئەوانەیە کە لە ماسی بە زۆری لە خواردنە دەریایەکانە زۆرە و لەگەڵی ئەویش هەر بە هەمان شێوە لە شیرەمەنیەکانە هەیە بەم جۆرە و سەوزە و میوەکان بڕێکی زۆر ڕیشاڵیان تایە بڕێکی زۆر ئاویان تایە ڤایتامینەکانیان تایە و کانزاکانیان تایە کە ئەتوانین سوودی لێوەربگرین جا بەڕاستی ئەمی کە ئێڵەی نەک تەنها بۆ ڕەمەزان بۆ دوای ڕەمەزانیش ئێمە دایمەن وا سیرکین کە ئەو پڵیتی لە بەردەمانە قاپەکەمان بیکەینە 3 بەش بەشێکیان بۆ کاربۆهایدریتەکان بێوانی کە باسمان کرە و خۆراکانە دانەوێڵەکان و بە تایبەتی کاربۆهایدریتە ئالۆزەکان کە دەوڵەمەندن بە ڕیشاڵەکان باشە و بەشێکی تریان بکەینە پرۆتین و بەشێکی تریان بکەینە چەوری سوودبەخش ئەگەر ئێمە بەواتایەکی تر پژ نەبەستین بە تەنها یەک نەوع لە خۆراک بەڵکو هەمە چەشنا هەموو جۆرەکانی خۆراک وەرگرین بەمە ئەتوانین گەدەیەکی تەندروست و کردارێکی هەرسی ئاسان بۆ لەشمان بەدەستخین. لە کاتی بەربانگە ئەگەر دەستمان پێ کرد بەسەڵاتە دەست پێ بکەین یان بە سوپ دەست پێ بکەین خۆی ئەگەر کێشەیەکی وا دروست ناکات چونکم بەها خۆراکیەکانی هەردووکیان زۆر باشە بەس لەبەر ئەوەی با بڵێم شۆرباکە هەم شلەمەنیە و زائیدەن هەم گەرمێکی کەمی تایە
لەبەر ئەوە وا باشترە و وا خۆشتریشە بۆمان بە شۆرباکە دەست پێ بکەین مەرجنیە قاپێکی گەورە بەشێک بخۆین لە دوای ئەوە زەڵاتەکە بەڕاستی سەرەکیە باشە مەرجنیە هەر ئیلەن با بڵێن بە خەیار و تەماتەکە خۆمان فێربووین هەرکو شێف دەستی خۆش بێ دروستی کردووە کۆمەڵێک بابەتی تێکەڵ کردووە لەوانەیە کەس هەبێت یعنی قاچک بەتەنیا نەخوا پیاز بەتەنیا نەخوا بەس کە لە ئەیکیتە زەڵاتەیە کە کۆمەڵێک یعنی شتی بێکەوە تێکەڵ ئەەکەی سەرەکەی تامێکی خۆشی هەیە و وا ئەەکەی یعنی وەکو فێڵێکە لە خۆتی ئەەکەی ئەتوانی بۆ جۆرە بیخۆیت و سوودی هەبێ. اینجا هەندێک خواردن هەیە بۆ کاتی بەربانگ لەوانەیە گرنگ بێت و هەندێکیشێ بۆ پارشێ و گرنگ بێت کەمانە بۆ پارشێ و گرنگە بەڕاستی ئەو خواردنانی بۆ پارشێون ئەبێ واز لە حەز بێنین بڵێن ئەو خواردنانن کە چینومان ناکەن و برسیمان ناکەن ئەمە بەڕاستی زۆر زۆر زەرورە ئەو خواردنانی کە برسیمان ناکەن کامانن ئەو خواردنانن کە دەوڵەمەندن بە ڕیشاڵەکان باشە اینجا دوو جۆرمان هەیە ئێمە جۆرەها کەسمان هەیە کە خواردنی بەیانیان سپایەکانە خوا لە پاشەوە شمانە برنج و شلو ئەمانە ئەخوات باشە کەسانەکە لە سعات دووەوەی تر برنجەکە ناوەکو پاشێ و اینجا شلە لێ ئەنێن گۆشتەکە ناو بخارەوە ئەنی ئەڵێ گەرواهی نەبێ ئێمە ناتوانین ڕۆژەکە چۆن تەحملەکەین ئەمە دروستە ئەنی خواردنی برنج و شلە و دواتر ئێمە خەوینەوە بەسەریا و نەوەڵا بۆ جۆرە نەخێرباکیدی دروست نییە بە شلەکەت دروستە تا حدێک ئەتوانین مریشکەکەش بە تایبەتی سڵی مریشک لەگەڵیا بێ بەس برنجەکەنا بۆچی چونکم ئەگەر تاقیکەینەوە پاشێوەک ئێمە بین بەزنان و برنج بخۆین یان بەس لقمە قازی بخۆین سیرەکەی بۆ بەیانەکەی زۆر زیاتر برسیتەوەک لەوەی تۆ بابەتێکی وەکو با بڵێم نۆکە خوارد بێ نیسکە خوارد بێ ئەمانە زیاتر تێر دەکەن بۆچی چونکم دەوڵەمەندن بە ڕیشاڵەکان یعنی ئەمە هەموو مەسەلەکە سووڕی با بڵێم ئێمە گلایسیمیک ئیندێکسی پێڵێنەوەتە سووری شەکر لە خوێنە و هۆرمۆنی ئینسۆلین کاتێک کە تۆ بەس نانەخۆی بەس برنجە خۆی بە تایبەتی نانی سپی کە بە ئاردی سفر دروست کراوە ئەوە لە پارشێوە وا ئەکا زۆر بە خێرایی شەکر بەرز بێتەوە و زۆر بۆ خێرایشدا ئەوەزێ لەبەر ئەوە زۆر بەزووی برسیتە بێتەوە بەس تۆ وەرە لە جیاتی ئەوە با بنمونە شۆفان با بڵێن باسکەین کە شۆفانێکێکە لەو دانەوێڵانەی کە بڕێکی زۆر فایبەری تایە باشە و پرۆتینیشی تایە بۆ کەسێکە حەزی لە شۆفان نەبێ لەگەڵ مۆزایان لەگەڵ ماستایان لەگەڵ شیرە تێکەڵی کات باشە بەیەکەوە بیخوا لەبەرەوەی بەڕیشاڵ دەوڵەمەندە لەبەرەوە سووری شەکرەکە بەو خێرایی ئەوان بەرز ناکاتەوە وردە وردە بەرزی ئەکاتەوە و ئیدامەشی ئاەتێ بەردەوامی یعنی کردداری هەرسەکەی زیاتری پێ ئەچێ لەبەرەوە سەیرەکەی زۆر درڕنتر برسیتە بێت باشە شێف پرسیارە نییە منەوەڵە شێف خواردنی تەندروست هەمیشە ئامادەکات اینجا دکتۆرە ئەڵێن بڵێن ئەگەر خواردنی تەندروستمان ئامادە کرد زۆرتر برسیمانە بێت یاخود پێچوانەوە ناڵم ئەگەر ئێمە و خواردنانە هەڵبژێرین کە ڕێشاڵی زۆرە و ئاویشمان بیر نەچێ بەڕاستی بۆ مەسلەی تیونەتی ئەو خواردنانی وەکو سەوزە و میوەکان یان لە شیرەمەنەکانە ماست ئەمە ئاوێکی زۆری تایە لەبەرەوە وامان لێ ئەکا کە با بڵێم درەن تینومان بێت و لە هەمان کاتا کافاین چاو قاو ئەمانە زۆر گرنگە ئاگامان لێ بێ لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی کافاین خۆی مادەیەکە وشکت ئەکات یعنی وەکو مدەڕیر وایە میزت پێەکە لەبەرەوە ئەوان داوایان لێ ئەەکەم یعنی لە خەڵک کە لە پاشێوە هەتا ئەتوانن کە من بەخۆشمەوە زۆرم حەز لە چاقاڵەیە بەڵام هەتا ئەتوانین ئەبێ لە پاشێوە چانەخۆین ئەگەر خواردیشمان چایەکی ڕوون لێک پیاڵیان لێک و زیاتر نەبێ و بەتاڵی باشە بۆ ئەوەی سبینێ کە ئێمە بە ڕۆژین وشک نەبینەوە میزمان زۆر پێنەکە و هەستی تونێتیمان زیانە بێت زۆر باشە کاتی گونجاو بۆ خواردنی میوە چ کاتێکە لە پاشەوە لە کاتی لا ببوورە لە کەم ڕەمەزانە بڵێ ئێمە لەبەروی کاتەکانمان زۆر نییە لەو کاتینان ئەخۆین لە ڕەمەزانە تەنها کاتی دوای بەربانگ هەمانە و لەگەڵیشیا با بڵێم لە کاتی پاشێوە لە کاتی بەربانە ئەتوانین هەروکو شێف دروستی گرۆ بیکەینە زەڵاتەیەک لەگەڵ با بڵێم شۆرباکەیە بیخۆین بەتایبەت بۆ کەسانی کە ئەشیانەوە کێشی لەشانداگرن ئەمە وایان لێ ئەکا چکە ئەوی شەکریتیایە لەبەرەوە وایان لێکا کەمتر ژەمە سەرەکیەکان پێخۆی بەتایبەت دەکرد برنج بێ و ئەشتوانین ئێمە با بڵێم لە دوای نوێژی تەراویح کە چالاکیەک ئەنجام ئەدەیت و یعنی نوێژەکە خۆی وەکو وەرزشێک وایە لە دوای ئەوە بیتەوە بیخۆی بە پاشێوە زۆر زەڕورەکە هەبێ زۆر گرنگەکە هەبێت چکە بڕێکی زۆر ئاویتیایە میوەکان و شەکریتیایە و ڤایتامین و کانزایتیایە کە تۆ لە ڕۆژاوەری ناگری و پێویستی پێێتی لەبەرەوە لەو دوو کاتە هەردووکیان یعنی گرنگە و ئەگەر هەبێت زۆر باشترە زۆر باشە بۆ سەوزەکانیش دکتۆرە با بڵێن ئێمە هەندێک سەوزەمان هەیە تەنها لەگەڵ خواردن ژەمە سەرەکیەکانە بەکارهێنین کۆمەڵێکی زۆرن کە وەرە کەرەوزە کۆمەڵێک بابەتی زۆرە لەگەڵ شە هەندێک سەوزەی ترمان هەیە وەکو برۆکلی وەکو کاهو ئەم بابەتانەی تر جێگرەوەی یەکترن واتە لە ڕووی سوودەوە بۆ لەشی ئەمە بە هەمان شێوەیە یاخود
کامیان زۆرتر بە لەسەر سفرەوخانەکانمان و لە چ کام ژەمەشابێت بەڵێ بەڕاستی سەوزەکان بە شێوازێکی گشتی هەمویان زۆر باشن هەمویان زۆر تەندروستن چونکم بۆ وتم بەشێکی زۆر لە ڕێشاڵ لە کانزا لە ئاویان تێدایە کە ئەوانن کە لەش پێویستی پێێتی بە گشتی و بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا لەبەر ئەوە وەکووتمان من لەسەر هیچ کەسێکی قورس ناکەم چی هەبوو سەوزە لە ماڵەوە بەس ئەو نەبیکەنە یعنی وەکو خویەکی لێبێ نەک تەنها لە ڕەمەزان لە دوای ڕەمەزانیش وەکو خۆ و تێمە ڕاهاتون ئیلەن بنم نە شفتە هەبێ سەوزەمان هەبێ یان ساوەرمان هەبێ اینجا نه بیکەین بە عادەت کە لەگەڵ هەموو خواردنێکە مەسلەی پڵیتەکەیەتەوە بەشێک لە خواردنەکانمان فایبەر بێ واتە سەوزە بێت یعنی ئەمە هەر سەوزەیەک هەیە هەر سەوزەیەک بەردەستە لە ماڵەوە لە ناو سەلاجەکەتا بهێنەداینە بەشی خۆی بەزیاوە سوودی هەیە زۆر باشە اینجا شێوگیان بە ئەرک نەبێت دکتۆرە خواردنەکانی زۆر بەدڵە جەبزین تاوەکەشی بۆ شێوەیە بەڵام پێم خۆشە پێکاتەکانمان بۆ بڵیتەوە بۆی کە بینەرەکانیشمان سوودی لێ وەربگرن ئەمڕۆ خواردمان ئامادە کرد زەڵاتەیەکی سەرەکیمان هەبوو کە پێکاتەکەی بریتی بوو لە کاهوو قارچک ئەنەناس و پیاز سەیرەکە لەوەیە بوو کە ئایا چۆن ئەنەناس و پیازەکە بەیەکەوە ئەگونجێن من فێڵ دەکەم تیا بەکارهێنا ئەویش پیازەکەم کردە ناو سرکە و ئاوەوە بۆ ماوەی کاتژمێرێک دابنرێ ئەمەژوو ئەکا باڵانسی لەگەڵ سرکەکە زۆر خۆشتر بێ دواتر سوپێکی سەوزەواتمان دروست کرد کە ئەگەر ئەم سفرێ بکەین بە سفرێکی ڕەمەزانی توانیم بڵین تەواو پێرفێکتە چونکە هەم سەوزەی تایە هەمیش سوپەکەی تایە ئەمە بۆ ڕیخۆڵ و مەعیدەی ئێمە باشترە بەڵێ سوپەکەشمان سەوزەوات بوو کولەکە بوو جێزەر بوو بیبەری شیرین بوو پیاز لەگەڵ سڵقمان بەکارهێنا لە کۆتاییشە کەرەوزمان بۆ بەکارهێنا و کەمێک کرێمەشمان تێ کردەوە لەگەڵ ئاوایە ساوەرەکەشمان قیمەمان بەکارهێنا لەگەڵ ساوەرە پێڵەن ساوەر بە قیمە و زائیدەن تەماتەشمان تیا بەکارهێنا دکتۆرامان توانین لە ژەمێکی سەرەکی بەربانگا بەکاری بێنین ئەم خواردنانە بەڵێ ژەمێکی وەکووتمان زۆر تەندروستە و زۆر هەمە چەشنە چونکم هەر سێ جۆرە خواردنەکەی تایە مەرجنیە هەموو ساوەرەکە تەواوکەین و شۆرباوی زەڵاتەکەی کەوچکێکی لێ بخۆین بڵێن مادەم هەیە بەس یعنی بەش لە هەر سێکیان بەڵێ زۆر ژەمێکی تەندروستە دروستترین قاپی خواردن بۆ ئێمە ئەوەیە کە قاپە خواردنەکەمان هەر سێ بابەتەکەی تیادانین بۆ ئەوەی کە وەکۆڵێن مەجبور بین بیخۆین یاخود ئێمە وا ڕاهاتوین یەکسەر برنجەکەیان ساوەرەکەکەینە قاپە سەرەکیەکەمانەوە گەرش لە هەبێت پارچەیەک لە مریشکەکە خود گۆشتەکە ئەهێنین و ئیتر جارجارێک ئەگەر بیرمان بکرێتەوە کەوچکێ زەڵاتە بخۆین زۆر ڕاستە کەس کاتێک کە تێکەڵی ئەەکەی لە قاپەکە یعنی هەر خۆی وای لێوە هەستەکەی مادەم لەسەر پڵیتەکەتە ئەبێ بۆک بەناچاریش بێ بێ هەمووی تاوکەی لەبەر واش لێکا کەمتر لە برنجەکەتێکی چکە جێ نابێتەوە لەسەر قاپە ڕاستە جە دکتۆرگیان پێمان خۆشە زۆر ماڵە شتەکە عکسە بۆ نمونە لە تێرە خۆم دوای زەڵاتەکەی داناوە ئێمە خۆی بۆیە زەڵاتەکە خۆین بۆی تێرمان پێشتر احتیاطی خۆی دەرهێنەری پرۆگراممانەڵێت ئەڵێ ئەوە منم لەبەرەوەی ئاخر شت خۆم تێر ئەخۆم دواتر کورد بەام زۆر وایە بڵێ زەڵاتەکەمە کەوێتەوە ئەڵێ لەبرێ ئەڵێم بە مایدەی خۆمەڵەم بۆی کە جێنەکرێت خۆی هەستەکەم یعنی ئەو ناڕەحەتی ئێمە هەمانە بەگشتی بەرامبەر زەڵاتەش ئەوە بێ یعنی وەکو نەریتێکی لێ هاتووە زەڵاتە زیاتر لە ئێمە هەر خیار و تەماتێ یا کاهوو تەماتێ ئەگەر بین ئێمە تۆزێ تازەگەری تیا بکەین وەکو وتم یعنی تۆزێ شتەکان تێکەڵ بکەین جا ئینسان دایم بە تەبیعەت وایە حەزی لە شتی تازێ حەزی لە شتی نوێ ئەو کاتە هەستەکەم ئەتوانین زیاتر ماشەڵڵا هەر بینەرەکانمانە گەرماوەی ڕابردوو بینەری پرۆگرامی سێوی سەوز بوو بێتن لەوانەیە بڵێم سەدەها جۆری جیاواز لە زەڵاتە تەنها بوو پێکاتە سادانش کە ئێمە لە نێو بەڵێ سەلاجەکانمانە هەمانە بەڵام هەندێک جار هەیە یەک بابەتی تری بۆ زیاد دەکەین زەڵاتەکە گۆڕێت تامێکی جیاواز و سوودێکی زیاتر ئەو کاتە ینی واد لێ ئەکا ئەو چۆنەڵی پاڵی پێوانەیە کە یەکەم جار ئەوە تام بکەی ئەو کاتە بەشێکی کەم ترەمێنێتەوە زۆر باشە دکتۆرگیان فەرموو جا پێمان خۆشە تامی خواردنەکە بکەی حەزەکەی لە ساوەرەکە دەست پێ بکە زەڵاتەکە دەست پێ بکەی بەڵام هەر ئەوەنی کە تامیکەین زانین ئەمە یەکەم جارمە من قیمە لە ناو هینا ببینم کرێتر خواردنی من هەموو شتێکی تایە چۆنە دکتۆرە سێر نییە بەڕاستی بێ ئاگاشمان لە خوێ بێ لە مانگی ڕەمەزانە ئەومان بیش نەچێت چونکم ئێمە زۆر خۆمان وشک ئەبینەوە یعنی خوێ لە لەشمانە بەرز ئەبێتەوە لەبەرەوە ئەبێت هەتا ئەتوانین خواردنی بەهارات تیژ و تونی و ترشی و سوێری بە تایبەت لە پاشێوە قەدەغیکەین لە ئاگاداری خۆمان بێ دکتۆرگیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ تۆی زانیاریەکان بۆ هیوام توانی بێتمان کە کۆمەڵێک زانیاریمان دەربارەیکە با بڵێن ئامادەکاری لەش و جەستەی خۆمان بۆ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان
بەخشی بێت بە بینەرەکانمان شێوگیان ماندوو نەبی زۆر سپاس. سپاس بۆ تۆ جاموێ لێرەوە بە بینەرەکانمان بڵێم کام مانکی ڕەمەزانی پیرۆز لەگەڵیان بەردەوامە بین زانیاری دروست کۆمەڵێک خواردنی زۆر بەچێژ و هەم پڕبەهای خۆراکی پێشکەش بێ ئازوو خۆشەویستەکەن دیارە پرۆگرامەکە لەوانەیە کەمێک جیاوازتر بێ لە سێوی سەوز بەڵام بۆ هیوایم کە هەر بە هەمان شێوە بتوانین سوود بەخشین بە بینەرەکانمان و ئێوەش لە بینینمان هیلاک و ماندوو نەبن دووبارە سوپاس بۆ ئێوە سپاس بۆ هاتنتان سپاس بۆ زانیاریەکانتان و شێوگیان سوپاس بۆ خواردنە بە چێژەکانە بە یارمەتی هاوکارانم سێوی سەوزێ مێوارێمان پێشکەشکردن تەندروست باش بن مەڵتان ڕاودام دە و خواتان لەگەڵ بن